بینەرانی قەدرگرانی کوردستان 24م کاتتان باش. کۆڕبەندی ئابووری جیهانی داڤۆس یەکێکە لە ڕوودا و گرنگەکان کە ساڵانە لە داڤۆزی سویسرا لەسەر پرسە هەنووکەیەکان لەسەر تاسەری جیهانەوە دێتە چێکردن. دیارە بۆ ئەم ساڵ لە 2025 بە بەشداری 6 سەرۆکی وڵاتانی جیهانی کۆنگرەکە لە داڤۆس بەڕێوە چوو. لە نێویدا بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو یەکێک لە سەرۆکەکان بە یاوەری شاندێک لە وەبەرهێنەرانی کوردستان تێدا بەشدار بوون. ئەم شەو لەم پرۆگرامەدا بە میوانداری بەڕێز دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنان و هاوکات یاوەری سەرۆک وەزیران بوو لە کۆڕبەندەکە گەنگەشەی ئەم بابەتە دەکەین، بزانین گرنگی بەشداریکردن لە کۆڕبەندی داڤۆس چییە. بە میوانداری بەڕێزان هەندێک لە قوتابیانی زانکۆ و تایبەتی لە بواری ئابووری و یاسا بەخێر بێن سەرچاوان نێوەژەتوان پرسیار بکەن لە دکتۆر بەخێربێی. سپاس کاک سەهینگە. با من لەو پرسیارەوە دەست پێ بکەم، گرنگی بەشداریکردنی هەرێمی کوردستان لە کۆڕبەندێکی وەهادا چی دەگەێنێت؟ طبعاً سپاسان دەکەم. کۆڕبەندی ئابووری جیهانی حەدەسێکی گرنگی ئابووری لە جیهاندا ساڵانە لە داڤۆس دەکرێتن. ئەم ساڵە نوسخەی 55مینی بوو. تێدا وەکو جەنابەت باست کرد 6 سەرۆک وڵات و بە دەیان سەرۆک وەزیران و وەزیر و تەرەفە حکوومیەکە لە بە هەزارانیش لە کۆمپانیا گەورەکانی جیهان بەشداری وێف دەکەن ساڵانە. طبعاً تێدا بەپێی ئەو بەرنامەی کە دانراوە گفتوگۆ لەسەر ڕەوشی گشتی جیهان دەکرێتن لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی بازرگانیەوە، لە ڕووی وەبەرهێنانەوە، ڕوا سیاسەکەشی باز دەکرێت چکە تەسیراتی سیاست و اقتصاد لەسەر یەکتریان هەیە. بۆیە دەبینی ئەو کۆڕبەندە تەسیرێکی زۆر گرنگی لەسەر جیهان هەیە. بەشداریکردنی هەرێمی کوردستان طبعاً چەند ساڵێک کە هەرێمی کوردستان بەشداری کۆڕبەندی ئابووری جیهانی دەکات لە داڤۆس. هەر لە جەنابی سەرۆک بارزانی کە سەرۆکی هەرێم بووە، دواتر لە گۆڕانکاریەکان کاک نیچیروان بارزانیش بەشداری کردووە و دوای ئەوە جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرۆر بەشدار دەکە. ئەمە 4 ساڵی ڕابردوو، ئەم 5 ساڵی ڕابردوو. طبعاً نسخەکانی ئێستای جەنابی سەرۆک وەزیران جیاوازی لەگەڵ نسخەکانی ڕابردوو ئەوەیە کە 2 ساڵە شوێنێکی تایبەت بە کوردستان دەکرێتەوە و جەنابی سەرۆک وەزیران بڕیاری داوە لە هەر شاندێکی حکوومەت کە سەردانی هەر کۆڕبەندێکی جیهانی یان هەر حەدەسێکی جیهانی بکەن پێویستە ژمارەیەک لە وەبەرهێنەران و خاوەن بزنس و ئەوانەی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن لەگەڵ شاندا حکوومیەکان بن. 2 ساڵە جەنابی سەرۆک وەزیران ژمارەیەک لە وەبەرهێنەرە سەرەکیەکان یان ئەوانەی کە پرۆژەی باشیان لە هەرێمی کوردستان هەیە لەگەڵ جەنابیان بەشداری لە کۆڕبەندی ئابووری جیهانی دەکەن. طبعاً ئەمە خۆی لە خۆیدا هەم لە ڕووی سیاسەکە گرنگە بۆ هەرێمی کوردستان، لە ڕووی ئابووریەکەش جگە لە مقابلاتی جەنابی سەرۆک وەزیران لەگەڵ ئەو سەرۆک و سەرکردە و ڕێبەرانی سیاسی و ئابووری دنیا چەندین کوبوونەوەی تریش لەگەڵ شاندەکانی حکوومات و بزنس دەکرێت. بڵێن لە پشتپەردەوە باسی سیاسەتیش دەکرێت، لەوانەیە ڕەوشی سیاسی لە بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوین تاوتوێ دەکات لەگەر وڵاتە گەورەکانی جیهان. ئەمڕۆ مەسەلەن لە دنیادا لە چەند شوێنێک چەند کێشەیەکی سەربازی و چەند کێشەیەکی سیاسی هەیە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست طبعاً محوەری مەشاکلە لە ڕووی سیاسی و لە ڕووی عسکەری لە ئەوروپا، شەڕی رووسیا و ئوکرانیا، مەشاکلی ئاسیا کە لە بینی سین و وڵاتانی تر و تایوان و ئەوانە. طبعاً ئەمە لە ڕووی سیاسیە تەسیر لەسەر ڕەوشی سیاسی دنیا دەکەن، بەڵام تەسیرە زۆرەکەی لەسەر بواری وەبەرهێنان و ئابووری و ینی ڕاگۆڕینەوەی ئابووریە لە دنیادا. جەنابەت باسی ئابووریت کرد، پرسیارێکی کردێ مەسەلەن ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان بەردەوام ئاستەنجی ئابووریمان هەیە لەگەڵ بەغداد، مەسەلەی بودجا، مەسەلەی موچە. پرسیارەکە ئەوەیە ئێستا لەم سەروبەندەی بەشداریکردنی ئێوە لە ڕووی ئابووریەوە دەتوانین بڵێن دەستکەوتێکتان هێنایە بۆ کوردستان؟ طبعاً پاریش ئێمە کە بەشداری کرا ئەو شاندەی کە لەگەڵ جەنابی سەرۆک وەزیران تون لە وەبەرهێنەران چەندین ڕێککەوتنی ئابووریان لەگەڵ شەریکات کرد. جەنابی سەرۆک وەزیران خۆی کە لە کۆبوونەوەکانی لەگەڵ سەرۆک وەزیران و لەگەڵ کۆمپانیا گەورەکان هەمیشە داوایان لێ دەکات کە بێن لە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن. طبعاً ئینشاءڵڵا ئەم ساڵ ئێمە بۆ 2 مانگ یان 3 مانگی داهاتوو نەتائیجی ئەو سەردانەی ئەم جارە دەبینرێن لەوەی کە ئێمە کۆڕبەندێکی ئابووری گەورەمان هەیە لەگەڵ وڵاتی سعودیە بە بەشداری
تقريبا أويك أوان دوان نوا شيست وبرهنري جورا لجورا وبرهنراني سعودية لجل وزير وبرهناني سعودية سرداني هرمي كردستان دكان كوربندك أبوري لهردو توي وبرهنان وبازرگاني لەگەڵ وەبەرهێنەران دەکرێت زائیدەن حکوومەت بە حکوومەتیش بۆ ئەوەی گفتوگۆ بکەن چۆن وەبەرهێنانی سعودی لە هەرێمی کوردستان زیاد بکەن و لە چه سێکتەرێکدا کار بکەن لەگەڵ قەتاریەکان بە هەمان شێوە ئەوە ئینشاءالله لە چەند مانگی داهاتوو دەکرێت لەگەڵ سەڵتانەی عومان ئێمە ئینشاءالله لە ناوەڕاستی مانگی دوو کۆربەندی ئابووری وەبەرهێنان و بازرگانی لەگەڵ ئیتالیا هەیە ئەمەش دەرەنجامی کۆبوونەوەکانی داڤۆس بووە ئینشاءالله لە ناوەڕاستی مانگی داهاتوو هەم وەفدێکی حکوومەت بە هاوڕا لەگەڵ 25 لە گەورە وەبەرهێنەران و وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان زائیدەن شاندێکی ژوورەکانی بازرگانی لە ئیتالیا کۆربەندێکی ئابووری گەورە دەکرێت بۆ فراوانکردنی بواری بازرگانی و وەبەرهێنانی ئیتالی لە هەرێمی کوردستان ئەمە بەشێکن لە دەرەنجامە اقتصادیەکان لە ڕووی سیاسیشەوە بە دڵنیایی کە جەنابی سەرۆک وەزیران بەشداری لەم جۆرە کۆبوونەوانە دەکات مڵتەقای دەبێتن ڕەوشی هەرێمی کوردستان ئەو گرفتانەی کە لەگەڵ حکوومەت ئیتیحادی هەیە باز دەکرێت. من پرسیارش دیکە لێ دەکەم و دەچمە لای ئەو گەنجانە باو پرسیارش پرسم ئێوە کە لەو سەروبەندی کۆبنەوەکانتان یان بەشداریکردنتان لە داڤۆس هەندێک لە ناوەندە میدیاکانی ناوەخۆی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوانەی کە پێیان دەگوترێ ئۆپۆزیسیۆن دەیانگوت ئەم بەشداریکردنە لەسەر بنەمای بەهادەردانی سەرۆ و سامانەیە وڵاتەیە بە شێوە شەقامەکە دەیانگوت پارە دەدەن بۆی بەشداری بکەن پێم خۆشە ئەوە بۆ خەڵکی کوردستان ڕوونکەوە چۆنەتی بەشداریکردن لە داڤۆس چۆنە پێوەرەکان چین؟ طبعا بەشداریکردن لە داڤۆس بۆ هەر کەسێک لە دنیا دەکە بەشداری دەکە فیەکەیە پارەیەکە ڕسوماتێکە پێویستە بدرێتن ئەو دەوڵەمەندانە بە بەلاش بەشداری داڤۆس ناکەن وەکو وێ فەکو کۆنگرێس و بەشداریکردن لەوێ بەخۆی مەساریفی ئەو چەند ڕۆژە لە داڤۆس لەسەر لایانی بەشدار بووە لەسەر لایانی بەشدار بووە و زۆر گرانیشە پێویستە کە ئەوەی بەشداری دەکە پارەی خۆی تەمین بکات تا بتوانی بەشداری بکات بۆیە دەبینی مەسەلەن وەبەرهێنەران لە هەرێمی کوردستانیش هاوشانی وڵاتانی تر بەشێک لە ڕسومات دەدەن بۆ ئەوەی بەشداری وێف بکەن بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستان وەبەرهێنەران دەیدەن بۆ ئەمە زۆر کەمترە لەوانەی کە لە وڵاتانی تر دەدرێتن چونکە تا ئێستا ئێمە نەگەشتینە ئەو قۆناغی کە بتوانین هەموو وەبەرهێنەرانمان بەشداری لە کۆنگرێس بکەن تەنها یەک لە وەبەرهێنەران ئەوە 2 ساڵە یان چەند ساڵێکە بەشداری دەکات ئینشاءالله بۆ ساڵانی داهاتوو هەرێمی کوردستانیش هەوڵ دەدا وەبەرهێنەرانمان ڕاستەوخۆ لە کۆنگرێسی وێ بەشداری بکەن تاکو بتوانن زیاتر سوود لە کۆربەندەکە وەرگرن نەک تەنها لە دەرەوەی کۆنگرس لقاعاتیان بکەن یان کوبوونەوەکانیان بکەن بەڵکو لە ناو خودی کۆنگرسەکەش بەشداری بکەن بە دڵنیایی ئەوەختی ئەو ڕسوماتی کە دەیدەن زیاترە و بە دڵنیایی لە قازانجی وەبەرهێنەرانی هەرێمی کوردستانە کە بچن علاقاتی نێودەوڵەتیان هەبێ یعنی ئەو قازانجەی کە لەو علاقاتانە دروست دەکەن و دواتر بۆ قازانج بە هەرێمی کوردستان دەگەڕێتەوە زۆر زیاترە لەوەی کە گرێبەستێک مۆر بکرێت لە نێوان دوو وەبەرهێنەر بە دڵنیایی بە سەدان دەرفەتی کار دروست دەکات بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئیشێکی نوێ بە هەرێمی کوردستان دروست دەکات ئەمە قازانجەکانی لە ڕسوماتەکان باشین لای گەنجانە بە ڕاستەخۆ لێ بزانین کامیان پرسیارانی لە دکتۆر محەممەد جان فەرموو بەڵێ بەس مایکە نزیکە لە خۆت سلااوتان لێبێ سلااو دکتۆر جان من قوتابی یاسام جا دوو پرسیارم ئامادە کردو بۆ جەنابتان ئینشاءالله بەڵێ بەس مایکە نزیکە وەڵامێکە چاوەڕێی وەڵامێکم لێتان یەکەم شت ماوەیەکە حکوومەتی هەرێم ینی چەند ساڵێکە بەشداریەکە لەم کۆربەندە ئەمە کاریگەریشی زۆر باشیە لەسەر هەرێمی کوردستان تەبعاً پرسیارەکەی من ئەوەیە یعنی یەکێک لەوانە کە داڤۆسەکە لە ڕووی وەبەرهێنانەوە ئێمە سوودی لێ ئەبینین حکوومەتی هەرێم هیچ پلانێکی هەیە لە سۆنگی ئەو بەشداریکردانە لەم کۆربەندانە هیچ پلانێکی یەکە کەرتی وەبەرهێنان بکاتە سێکتەری سەرێکی لە هەرێمی کوردستان ئەنی بە زۆریشتر پێ بڵێم تۆزە دوورکەوینەوە تەنها لە پشت بەستن بنەوت چونکە وڵاتەکەمان ینی یارمەتی دەرە سروشتی وڵاتەکەمان بۆەوەی کەرتی وەبەرهێنان بەرەو پێش ببێت کاتمان زۆر پرسیاری دوم پرسیاری دوم بکەم پەرەپێدانێکی زۆر بۆ کەرتی وەبەرهێنان کراوە ئەم پەرەپێدانە زۆرە ینی پرسیارەکە بە بلعکسی لێ بکەم وای کردووە زەرەر بەلایەنی تر و بە کەرتی تر بکە بوونە زەرەر بگا بە کەرتی کشت و کاڵ دەستخۆشارەکەت گەیشتەوە بۆ کەرتی ژینگانی کاک دکتۆر یەکسەر جوابیدەوە طبعا ئێمە لە هەرێمی کوردستان کار بە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لە بواری وەبەرهێناندا کە جەنابی سەرۆک وەزیران
لە مانگی هەفتی ساڵی 2019 لە پەرلەمان خیندیەوە دواتریش کار بە ڕۆیای جەنابیان دەکەین بۆ فراوانکردنی بواری وەبەرهێنان و ئابووری لە هەرێمی کوردستان هەردووی دەچنە خانەی ئەوەی کە کەرتە غەیرەنەوتیەکان فراوانتر بکرێن بۆ ئەوەی تەنویعی مەسادری داهات بۆ هەرێمی کوردستان بکە تەنها پشت بە نەوت و غاز نەبەستین بەڵکو بتوانین قاعدەیەکی اقتصادی فراوان بۆ هەرێمی کوردستان دروست بکەین و طبعا ئەمەش بە درستی سەلمێنراوە چونکە نسبەکانی ئەو ڕژانەی کە ئێمە هەمانە لە 5 ساڵی ڕابردوو ئێمە لە 5 ساڵی ڕابردوو بزەبت نزیکەی 145 استیسمارمان کردووە لە کوردستان بە بەراورد لەوەی کە لە 2006 هەتا 2019 کراوە یعنی لە 2006 هەتا 2024 145 بەبەر 5 ساڵی ئەخیری دەکەون ئەوە نیشانەی ئەوەیە کە استیسمار و پرۆژەکانی وەبەرهێنانی کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان یەکجار زۆر زیاتر بووە لەگەڵ ئەوەشدا ئێمە گرنگی بە کەرتەکانمانداوە چونکە ئەولەویاتی حکوومەتی هەرێمی کوردستان لە سێ کەرتی ڕئیسی دیاری کراون یەکەمیان کشتتوکاڵە کە هەمیشە ئەگە لە پەیامەکانی جەنابی سەرۆک وەزیرانش بڕوانن جەنابیان دەڵێ کە کەرتی کشتتوکاڵ پێویستە ببێتە کەرتی سەرەکی لە هەرێمی کوردستان بە فعلی ئیش بۆ ئەوە کراوە بۆ نمونە ئێمە لە 2018 با بڵین ئەگە بکەینە قیاس 25,000 تان ئینتاجی پەتاتەمان هەبووە لە 2024 ئینتاجی پەتاتە لە هەرێمی کوردستان بۆ 700,000 تان زیادی کردووە کە ئەمە دەرخەری ئەوەیە کە نسبەی زیاد بوونەکە یەکجار زۆرەوە فەرق کراوە ئێمە لە پێش کابینەی نوێم 1.4 لە پرۆژەکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان کەشتتوکاڵی بوون لە 2024 ئێمە 8% تێپەڕاندووە کە ئەمەش دەرخەری ئەوە گرنگی پێدراوە جگە لەوەش کەرتەکانی تریش بە هەمان شێوە گەشەیان کەرتەکانی دیکەش وەڵامێک بۆ پرسیارەکە پێم پرسیاری دومی پێم وابێ کەرتەکانی دیکە هەمووی وابەستەیە بە وەبەرهێنان بەزەبێت وەمە تۆ لە کەری تەندروستی دیسان مۆڵەتەکە هەردێتەوە لای ئێوە ئەگەر نەخۆشخانەیەشی گەورە دروست بکرێ دەبیت خۆی اقتصاد چۆن گەشە دەکا دەبی هەوڵ بدرێ هەموو کەرتەکان پێکەوە لە ڕێگەی دروستکردنی ژێرخانێکی ئابووری ئینفراستراکچەرێکی باش هەموو کەرتەکان پێگەوە گەشە بکەن و لە ناویشدا خەڵک حاضر بکرێت تا بتوانانی ئیستیفادەشی دیکە ژۆگرین تۆ پرسیار دەبوو کاتەوە باش بەخێراتنی دکتۆر دەکەین ئایا بەشداریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان یان سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان سوودێک بەلایەنی گەنج دەگەێنێت دەستخۆش بەشداریکردنی ئێوە یان سەرۆک وەزیران حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆربەندێکی وهادا چ سوودێکی ڕاستەوخۆی هەیە بۆ توێژی گەنج طبعا ینی دکتۆر جان توانراوە گرێ بەستێک مۆر بکرێ دەرفەتی هەلی کارڕێک بخرێ بۆ توێژی گەنج و زیاتر مەبەستەکەیەوە بڵێ طبعا ئێمە بۆ بابەتی گەنج و ئەو خەڵکانەی کە یا دەرچوون یان دەرچووی زانکۆن یانیش هەر جۆرە خوێندنێک بێ یان بە شکلێکی تر بڵێ بێکارە ئیشی دەست نەکەوتووە طبعا مەبەستی اقتصاد ئەوەیە کە ئێوەش بەشێکتان قوتابی ئابوورین کەمکردنەوەی بێکاریان کەمکردنەوەی ڕێژەکانی با بڵێن هەڵاوسانە کۆمەڵێک لە ئەهداف اقتصادی هەیە طبعا بەشداریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان شخصی جەنابی سەرۆک وەزیران لە کۆربەندی ئابووری جیهانی ئەوەیە کە هەموو تێکرا لە اقتصاد هەڵسەنگاندنی بوو بکرێ لە ناویشدا خزمەتکردنی توێژی گەنجانە تا بتوانن ڕێگای خۆیان لە ئابووریدا ببینەوە بە دڵنیای ئێمە لە ماڵی کوردستان کە لەوێ دروست کرابوو ئەم ساڵ و پاریش ئەوەی کە ئیشیان کردووە لەوێ دروستیان کردووە بریتین لە مەجموعە گەنجێکی ئەکتیڤ و زیرەکی هەرێمی کوردستان چ لە نووسنگەی جەنابی سەرۆک وەزیران بنیان لە دەستەی وەبەرهێنان بنیان لە هەر شوێنێکی تر بن کە بەشداری دەکەن لە ئامادەکاری و لە ئەنجامیشدا هەر پێشکەوتنێکی ئابووری یان هەر دروستکردنی هەر پرۆژەیەک تەبیعی دەشتە خزمەتی توێژی گەنجان بەوەی کە ئێمە ئێستا بڕیارێکمان لە ئەنجومەنی وەزیران هەیە کە 175 دەستی کار لە کەرتی تایبەت پێویستە دەستی کاری خۆماڵی بی کە ئەمە ئەمتیازێک دەدا بە گەنجانی ئێمە بتوانن لە داهاتوودا ئیش ببینەوە لە ئەنجامی پرۆژەکانی خۆشمان لە ساڵی ڕابردوو لە 2024 ئەو داتانێک کە لە بەردەستی ئێمە هەیە 12600 وەزیفەی نوێ لە کەرتی تایبەت لە پرۆژەکانی وەبەرهێنان بۆ خەڵکی هەرێمی کوردستان دەبیکرەوە لەم کۆربەندەی ئەمجارەدا پێم وایە دەستەی وەبەرهێنان
گرێبەستێکتان مۆر کردو و دەرفەتی هەلی کاریش دەرەخسێنێت پێم خۆشە طبعا چەندین کۆبوونەوە لەگەڵ دەستگا ئەوانەی کە احتیمام بە بابەتی گەنج دەدەن لەوێ کران بە تایبەتی لەگەڵ لە بینی کوردستان فاوندیشن و لە بینی چەند دەستگایەکی تری هاوشێوە لە ئیمارات و لە قەتەر و ئەوانە بە ئاراستەی ئەوەیە کە خزمەتی گەنج لە هەرێمی کوردستان بکرێ ئینشاءالله بۆ داهاتوو شوێنێکی تایبەت گرێبەستان مۆر کردو ئەم جارە لە داڤۆس پێش لە داڤۆس لە داڤۆس چەند گرێبەستێکی کارکردن بۆ دروستکردنی پرۆژە ئیمزا کراوە و ئینشاءالله نەتایجەکانی لە داهاتوو بەڕۆنی بە وازەحی بۆ خەڵکی کوردستان ئاشکرا دەکرێت. زۆر باشە باشە لەسەر ئاستەنگەکانی حکوومەتی عێراق کە بەرامبەر هەرێمی کوردستان دروستی دەکات بەڵام دەبینین حکوومەتی هەرێم ئێوە ناوەستن هەر دەتانەوێت ڕۆ جیهانیەکە بڕۆن ئەوە چۆنەتانەوێت چ وەڵامێک مەسجێک بگەێنن بە وڵاتان طبعا ئەمڕۆ استثمار یان ئیشکردنی ئابووری بوویتە وەکو منافسایکی لە هاتووە ئێمە سەراحەتەن لە هەرێمی کوردستان ئەو گەنجە باسی کرد کە هەرێمی کوردستان شوێنێکی زۆر گونجاو بۆ ئەستیسمار چ لە ڕووی سیاحیەوە بێ چ لە ڕووی پیشەسازیەوە بێ چ لە ڕووی وەبەرهێنانی معدەنیەوە بێ چ لە ڕووی کشتتوکاڵەوە بێ چ لە ڕووی خوێندنەوە بێ تەندروستیەوە بێ تەکنۆلۆژیاوە بە هەر جۆرێک لە سیناعەتێکی نوێ دروست ینی لە خەیاڵتدا هەبی لە کوردستان توانە هەیە کە گەشەی پێ بدرێتن کوردستان هەوڵ دەدا لەناو ئەو ساحەیە سوود لە دەرفەتە جیهانیەکانەوە بگرێ و بەرهێنانی ئەژنەبی لە هەرێمی کوردستان زیاد بکات. طبعا کوردستان ناوەستی لەسەر ئەوەی کە حکوومەتی عێراق یان حکوومەتی احتیحادی مەشاکل اقتصادیمان بۆ دروست دەکات. پێویستە ئێمە خۆمان اقتصادی خۆمان فراوانتر بکەین باشتر بکەین تا بتوانین یعنی وەڵامی خەڵکی خۆمان بدەینەوە. ئێستا لە هەرێمی کوردستان دکتۆر یان لە ڕۆژهەڵاتی ناوین یان وردی کەینەوە بڵێن لە عێراق بە تایبەتی هەرێمی کوردستان بە شوێنە ئارامەکەیە ناسراوە ئێوە توانیتانە لەم کۆنگرە و لەم کۆربەندانە کە بەشدار دەبن بە وڵاتانی جیهان بڵێن سەرنجتان بهێنە ئێرە لە ڕۆ ئارامەکەی بۆ بۆ بەرهێنان بۆ کردی گەشتیاری بابەتی سەقامگیری ئاسایش لە هەرێمی کوردستان بابەتێکی سەرەکی و گرنگە و یعنی خەڵکی دنیاش ئەوە دەزانی کە ڕاستە بەشێکین لە عێراق بەڵام بەشێکی ئەمینین لە عێراق لە ڕووی ئیشکردنەوە لە ڕووی ژیانەوە و دەتوانم بڵێم شارەکانی هەرێمی کوردستان ینی تقریبا هەموو شارەکان لە هەرێمی کوردستان لە باشترین ستانداردی جیهانین بۆ ژیان و بۆ ئەمنیەتی ژیان چونکە دەبینی مەسەرەن لە وڵاتانی دنیا لە شارە گەورەکانی دنیا کۆمەڵێک مەشاکل بۆ خەڵک کە دەچی سەردانیان دەکە دروست دەی بەڵام ئەو مەشاکلانە الحەمدوللیلا لە هەرێمی کوردستانیە و خەڵکیش درکی پێ دەکا و ئەوە بۆ خەڵک ئیعلان کراوە باس کراوە و یعنی الحەمدوللیلا ئێستا دەرگاکی باش بۆ هەرێمی کوردستان دەکرێتەوە لە هاتنی شاند و لە هاتنی میوان و ئینشاڵڵا ئێمەش کە سیستەمی یعنی پرۆژەکانی کەرتی گەشت و گوزار جوانتر و باشتر لە کوردستان دامەزران کە بە کواڵەتی بەرزی جیهانی بە دڵنیایی خەڵکێکی یەکجار زۆر لە دەرەوەی هەرێمی کوردستان سەردانی هەرێمی کوردستان دەکاتون و ئەو جوانیانەی کە لە هەرێمی کوردستان دەبینی. هیچ پلانێکتان داناوە بۆ کۆمپانیا بیانەکان لە وڵاتانی جیهان بە تایبەتی لە ڕووی گەشتیاریەوە چکە باسی ئەومان کرد کە هەرێمی کوردستان شوێنێکی لەبارە بەهۆی پێگە جوگرافی و سروشتە نۆرمالەکەی کە هەیەی بۆ کەرتی گەشت و گوزاری و دەگوترێ وەکو پێویستە تا ئێستا پرۆژەی گەشت و گوزاری کەمترە لە چاو بینا سازی و لە چاو ڕێگابانەکان چ پلانێکتان داناوە پلانی جەنابی سەرۆکوەزیران لە بواری گەشت و گوزار ئێستا تقریبا وە لە کۆتاییدا و خەریکە خلاص دەبێ بۆ هەموو هەرێمی کوردستان طبعا بۆ من ناوچەی سۆران پلانی تایبەت هەیە و ئینشاڵڵا بۆ داهاتوویەکی زۆر نزیک دەشتە بواری جێبەجێکردن ئەو بەنداوانەی کە دروست دەکرێن دەوروبەریان هەموو ماستەر پلانی تایبەتیە بۆ دانراوە کە ینی ئەو ماستەر پلانە کۆمپانیا جیهانیەکان داناوە تاکو بتوانن بە مواصفاتێکی باش دروست بکرێتن و جەزبی سویاحی دەرەجەیەک بکرێت کە تو جەزبی سویاحی دەرەجەیەک لە دنیات کرد بە دڵنیایی ئەو سویاحە کەسێکی وەبەرهێنەرە کەسێکی زانایە کەسێکی حکومیە خەڵک دێت تێرە دەبینی کە کوردستان و معیشەت لە کوردستان و ژیان لە کوردستان چەند جیاوازە لەگەڵ ناوچەکانی تر عێراقیان لەگەڵ وڵاتانی دەوروبەریش بۆ ئەوە گرنگە ئێمە بتوانین ئەو دەرگەیە بکەینەوەەوە ئەو مەساحە فراوانەی کە ئێمە هەمانە سوودی وەربگرین بە دەرفەتێک بقۆزمەوە هەر لەم کۆربەندەی داڤۆسدا لە دوای کەوتنی بەشار ئەسەد ئێوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری دەرەوەی سووریەتان بینی لە جەنابی سەرۆکوەزیران بینی بەڵێ کەواتە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان سەرۆکوەزیران تەمسیلی هەموو هەرێمی کوردستان دەکات پێتان وایە باز لە
ئایندەی سووریا کراوە بۆەوەی هەماهەنگ بین لە ڕووی وەبەرهێنەرانەوە لەو سێکتەرە جیاجانە لەگەڵ حکوومەتی نوێی سووریا هەماهەنگ کە بێتن. طبعا من بۆ ئێمە هەرێمی کوردستان گرنگە سوود لە بازاڕی سووریا وەربگرین لە داهاتوو هەم بازارێکی فراوانە هەمیش پێویستی بە ئیعادەی ئەعمارە هەمیش ئێمە ینی نەک لە ڕێگەی حکوومەتی سووریا بەڵام چەند مؤسساتێکی اقتصادی هەیە دەکرێت ینی لە ڕێگەی ئەوانەوە ئێمە وەبەرهێنەرانمان و ئەو سینعاتێکی ئێمە هەمانە بەشداری پێ بکەین لەوەی بچن لەوێ لەگەڵیان تیجارەت بکەن دەکرێت ئەتیادی هەرێمی کوردستان ببیتە بەشێکی گرنگ لە دووبارە دروستکردنەوەی بنیادنانەوەی سووریا طبعا ئەو دەرفەتانەی بۆ ئێمە هەیە ئینشاءالله بتوانین بقۆزینەوە و سوود دیار بگرین بە دڵنیایی وەبەرهێنەرانیشمان بە هەمان شێوە ڕەنگە علاقاتیان هەبێ بتوانن ئەویشە لەگەڵ وەبەرهێنەران لەگەڵ چونکە خەتێکی مباشر لە بینی هەولێر هاوسنووری و نزیکی یەکترین ئینشاءالله لەگەڵ چارەسەربوونی هەموو کێشەکان زیاتر ڕۆنبوونی با بڵێن ئیدارەکردنی ئەو وڵاتەی کە ناوی سووریایە بۆ هەرێمی کوردستان دەکرێت وەختی تعاملێکی اقتصادی باشتری لەگەڵ پێم وابێ پرسیارتان هەیە فەرموو. دەربارە قسەکەی دکتۆری باسی وەبەرهێنانی کرد لە هەرێمی کوردستان زۆربەی وەبەرهێنانەکان کە دەکرێت لە کەرتی نیشتە جێبوونە هیچ پلانێکەیە بۆ ئەوەی کە گرنگی بە کەرتی پیشەسازی بدرێت بەو سەرچاوانەی کە لە بەردەستدا یان بەواتایشی دیکە بڵێم کوردستان لە هەرێمێکی هاوردەکارەوە بگوازینەوە بۆ هەرێمێکی هەناردەکار هەناردەکراو. طبعا ئەو پرسیارە زۆرجار لە ئێمە دەکرێت کە زۆربەی هەرە زۆری وەبەرهێنان لە سکتەری نیشتەجێبوونە ئەسڵان وانە طبعا سکتەری نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان ڕاستە ئەوە دەبینی تاامی ئێمە تا ئێستا لە 16% تێکڕای وەبەرهێنان سکتەری نیشتەجێبوون لە 16 تێنە پەڕاندووە سەرڕای ئەوەی ئێمە ئێستا تقریبان نزیکەی 200 شتێک پرۆژەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان هەیە لە کوی گشتی 1563 پرۆژە 200 کەسرێک ینی 6 شتێکی وایە لە پرۆژەکانی نیشتەجێبوونمان هەیە گەر 200 ئەو کەسرە تەقسیمی سەر 1563 بکەن نسبەت تەناسب چەندی دەردەچی نسبەیەکی زۆر کەمە زۆر نییە زۆربەی هەرە زۆری وەبەرهێنان کە لە هەرێمی کوردستان کرابێ لە کەرتی پیشەسازیە کە سەر و 45% تا ئێستا کە کرابێ و دلیلیش ئەوەی ئێمە ئێستا لە عێراق ڕقەمیەکین لە ئینتاجی شیش ئاسن ڕقەمیەکی لە ئینتاجی چیمەنتو ڕقەمیەکی لە ئینتاجی هەموو مستەلزەماتی بینا و لە کێبڵاتی کەهرەبایی لە ئاو لە ڕیسایکلین لە دەرمان لە مەوادی مستەلزەماتی طبی الحەمدولله ینی لە چەند ساڵی ڕابردوو پێشکەوتنێکێک جار زۆر لە بواری وەبەرهێنانی پیشەسازی و لە کشت و کاڵیشدا بە هەمان شێوە الحەمدولله هەرێمی کوردستان هەر لە 5 ساڵی ڕابردوو 7 کارگەی نوێی چیپس و فینگەر چیپس و ئەوانەی کە سوود لە پەتاتەی وەرگرن لە هەرێمی کوردستان دروست کراوە پەتاتەی کوردستان گەیشتە ئەفریقا بۆ هەموو وڵاتانی دنیا دەڕوە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان الحەمدولله پێشکەوتنێکی باش بەخوا بینیوە بەڵام داواکاریم ئەوەیە کە قوتابیان لەمە دووە ئەوانەی بە تایبەتی قوتابیانی ئابووری بتوانن چم بەکالیروسە ماجستێرە دکتۆرایە دیراسەی حاڵەتە اقتصادیەکان لە هەرێمی کوردستان بکەن ماجستێر و دکتۆرایان لەسەر يعني كيسي حقيقي وبرهنان وبيشسازي وأوانه به تاكو هم يعني خلال كان ببينوا هم بتوانن سودی لێوە بگرن داتاش هەیە دەتوانن سوود لە دەتاکان وەربگرن ئێمە فەرمانگەیەکی تایبەت لە وەبەرهێنانە بە ناوی فەرمانگەی لە کۆریناوە و زانیاری هەموو داتاکان لەوێ هەیە بۆ ئەوەی کە ئەوانەی کە دەیانەوێت توێژینەوە بکەن لەسەر کەرتی وەبەرهێنان کەرتی ئابووری لە هەرێمی کوردستان ئێمە یارمەتیان دەدەین ئەوانی یارمەتیمان بدەن لەمە دو ئێمە چۆن بتوانین مامەلەیەکی دروستی ئابووری لەگەڵ کەیسەکان بکەین. با داوامی پرسیار لێ بکەم دەتوانین بڵێن هەر کاتێک هەرێمی کوردستان پرسیارتەیە تۆ پرسیارکە من دوای پرسیار دەکەم کێشە منێ با ناڵێ حەقی خواردم بەس کاتم نەماوە زۆر بەپەلەوی کە فەرموو. دکتۆر گیان ئایا بەڕای تو پێویست ناکە وەبەرهێن پاڵپشتی بکرێت چ بیانی چی ناوخۆی لە کوردستان گەیشت لە یاسا وەبەرهێنان پشتگیری وەبەرهێنەران دەکەین تا حەدێک یانی بەپێی یاسا وەبەرهێنان ئێمە 10 ساڵی ئەفاتی زەریبی دەدەین بۆ پرۆژەکانیان 5 ساڵی ئەفاتی گومرکی لە مەوادی خام تەمدید دەکرێت ئەگەر پرۆژەکە گەورەتر بکرێتن ئێمە ینی کارگەیەکی گەورە
پروژەیەکی استراتیژی حەقی تەمەلوکی هەیە حەقی هەیە مەسەلەن شەریکێکی ئەژنەبی لەگەڵ خۆی بێنی ئەوەی کە لە هەرێمی کوردستان جیاواز لەگە وڵاتانی تر ئەمەیە کە وەبەرهێنەری بیانی وەبەرهێنەری ناوخۆی ئێمە هەمان مامەڵای لەگەڵ دەکەین جگەلەوەش ئێمە ڕۆژانە لە پرۆسەی دەعمکردنی وەبەرهێنەرانین تاکو کێشەکانیان چارەسەر بکەین مامەڵەکانیان ئاسان بکەین بتوانن ئیش بکەن بتوانن ئینتاژ بکەن بتوان ئینتاژ بنێرنە دەرەوە ئەو ڕێگەریانەی کە حکوومەتی اتحادی بوو ئینتاژ لە هەرێمی کوردستان دەکە هەمیشە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر خەتە بوو چارەسەرکردنی ئەم کێشە خۆش با من دوهامی پرسیار بکەم بە کوردی وەڵام لێتەوە بمبورە دەکرێت بڵین لەمە دو ئەگەر شاندی هەرێمی کوردستان لە کۆربەندێکی وها جیهانیدا بەشداریەوە بەدەستکەوتەوە دەگەڕێنەوە طبعا ئەم ساڵ و ساڵان ڕابردوش و پاریش الحەمدولله دەستکەوتی باشی ئابووری بۆ هەرێمی کوردستان هەبووینە چکە پرۆژەمان لەگەڵ هەبووینە و دروست بووینە ئینشاءڵڵا لە داهاتوش بە هەمان شێوە و بۆ نەتائیجی کۆربەندی ئەم ساڵ ئینشاءڵڵا چەند لە مانگی دووە دەست پێ دەکا هەتا مانگی 6 ئێمە چەندین کۆربەندی ئابووری گەورە هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دنیا دەکرێتن بۆ ئەوەی بتوانین علاقات اقتصادی فراوان پروژەی زیاتر لە هەرێمی کوردستان دکتۆر محەممەد شکری سەرۆشی دەستەی و بەرهێنان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ئێوەی ئەزیزیش وەکو قوتابیان لە بوارە جاجەکان کە بەشدار بوون لە پرۆگرامی بۆ هەمان سپاس بۆ بینەرانی کوردستان 24 کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون هەمیشەتان شاد.